بینەرانی عزیز سڵاوێکی گەرمتان پێشکەش خۆشحاڵین کە لەگەڵ گوڵناس بەیەکەوە گەیشتوونەتەوە لە بەرنمەیەکی دیکە لە زنجیرە بەرنمەکانی ئێمە بینەران. ئەمڕۆ جمعە 8 مانگی گوڵان چەند ڕۆژێک زیاتر بە ڕۆژی جیهانی کرێکار نەمەوە. 11 ئەم مانگە واتە 1 مەی ڕۆژی جیهانی کرێکارە. لا بەرنمەی ئێمە بینەرانەوە پێش هەموو شتێک لە ئێستاوە پیرۆزبایی خۆمان پێشکەش بە هەموو ئەو ئینسانانەی کە دڵیان لە گرەوی ڕزگاری چینی کرێکار لە چەوسانەوە و ستەمدایە دەکەین. لەبەر گرنگی ئەم ڕۆژە دوایین بەرنمەی ئێمە بینەران پێش ڕۆژی جیهانی کرێکارمان تایبەت کردووە بە بابەتەکانی پەیوەندی بەم ڕۆژەوە. ئازیزان لەلایەن منیشەوە گەرمترین سڵاوەکانتان پێشکەش بێت و ڕۆژی جیهانی کرێکارتان لێ پیرۆز بێت. دوای ناوبڕێک لەگەڵ ئەمیر دەگەڕینەوە لاتە. شوا و خیابان و روزی اولی میا و پیشوا و خیابان و روزی اولی میا برا میدانی پر خروش و پیشوا برا میدانی پر خروش و پیشوا با بلرزی سر تا پشت پاداش لکی دویشان با بلرزی سر تا پشت پاداش لکی دویشان ورن همو حالا بدست بهنگاوی فتورید ورن همو حالا بدست بهنگاوی فتورید بوما در زاساورید نکارگا کن و در کوید دستو چکش و دست ورید او آلای سور ما بدروشی سوری گشید او آلای سور ما بدروشی سوری گشید و پیشوا دنگ هلینا مسروده دنگ هلینا کل دریای دلی کری کاران هر خلی و پیشوا دنگ هلینا مسروده دنگ هلینا کل دریای دلی کری کاران هر خلی الله سرمان نوازادی و شیبه الله سرمشتکا و بی ظلم سرمایه بلنده الله سرمان نوازادی و شیبه الله سرمشتکا و بی ظلم سرمایه بلنده هم روزه خوی سنگری که منگیش نارونده کی دست و رساویش تو بزیکا هوای دی هم روزه خوی سنگری که منگیش نارونده کی دست و رساویش تو بزیکا هوای دی
حلیمەیە بەرەو مەیدانی پڕخۆرۆژ و پێشەوە بەرەو مەیدانی پڕخۆرۆژ و پێشەوە با بلەرزی سەرتاپە شار قەدەشڵەکی دڵی شار با بلەرزی سەرتاپە شار قەدەشڵەکی دڵی شار ورن همو حالا بدست بهنگاوی کتاورید ورن همو حالا بدست بهنگاوی کتاورید بمالرزا ساورید نکارگا کان ودر کوید ساتوچا کش و دستورید او آلای سور ما بدروشی سوری گشید او آلای سور ما بدروشی سوری گشید ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار بەڕێوەیە. کرێکارانی جیهان لەم ڕۆژەدا بە تاعتیلکردنی کار بە حزوریان لەسەر شەقامەکان بە نمایشی هاوپشتی نێونەتەوەیی ڕیزی خۆیان بە نیشاندانی جیهانی بوونی خەباتەکەیان مزگەنی گۆڕانکاری و کۆتایی هێنان بە تەمەنی پڕ لە ڕەنج و ئاگر و خوێنی ئەم نیزامە دەدەن. کرێکارانی وشیار و پێشڕە و ئەم تێکۆشەرانەی کە دڵیان بۆ ڕزگاری خۆیان و هاوچینەکانیان دەدەدات بە نزیک بوونەوەی ئەم ڕۆژە و بەکاری وشیارانە و ڕێکخراوی خۆیان هەوڵ دەدەن ژمارەیەکی هەرچی زۆرتر لە کرێکاران و بنەماڵەکانیان و لە خەڵکی ئازادی خواز و زەحمەتکێش بۆ بەشداریکردن لە ڕێوەڕسمەکانی ڕۆژی 11 گوڵان ڕۆژی جیهانی کرێکار هەم بدەن. ئەم ڕۆژە ڕۆژی ڕاگەیاندنی هاوپشتی لەگەڵ کرێکارانی جیهانە، ڕۆژی شایی و جەژن و ڕێزگرتن لە سنەتێکی کرێکاری و وەبیرخستنەوەی سنەتێکی مێژووی و چینایەتیە. ئەگەرچی هەر ئاستێک لە حرەکەتی کرێکاران و هەوڵ و کۆششیان بۆ یەکگرتووی و بۆ کاری یەکگرتووانە بەلای ڕژیمەوە ڕووداوێکی هەستیارە و هەوڵ دەدات بە هەڕەشەکردن کۆس بخاتە سەر ڕێگایای بەم حاڵیشەوە کرێکاران لە ئاکامی خەبات و دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ ڕژیم لە ساڵانی ڕابردوودا بوونەتە خاوەنی ئەزمونێکی ئەوتۆ کە ئەگەر بەکاریان بێن و پلەیەکیش بیان باتە بەرنتر دەتوانین هیوادار بین کە ئەم ساڵیش ڕێوڕسمەکان بە شێوەیەکی بەرینتر و شکۆدارتر بەڕێوە بچن. بڵێ ئاشکرایە کە تەحملکردنی هەر ڕادێک لا وشیاری و لا یەکگرتووی کرێکاران بۆ سەرمایهداران و نارانی ئەو چینە دژوارە ئەگەرچی تەنانەت بەیەکەوە بوونی دوو کرێکاریش نیگەرانیان دەکات، بەڵام ئەزمموی ئەم ساڵانەی دوایی نیشانی داوە کە ئەگەر ئیرادەی یەکگرتوانەی کرێکاران بکەوێتە ڕێ ڕژیم بە هەڕەشە و گوڕەشە کارێکی ئەو توێی لەدەستنات. ئەزمموی تا ئێستا نیشانی داوە کە سەرڕای ئەوەی کە کۆماری ئیسلامی مافی ڕێکخراوبوون و کۆبوونەوە و خۆپیشاندان و ناڕزایەتی دەربڕینی لە کرێکاران زەوت کردووە و تەنانەت دۆستایەتی و بەیەکەوەبوونی چەند کرێکاریش بەیەکەوە نیگەرانی دەکات. بەم حاڵەشەوە گەلێک جار ناچار بووە حزوری کرێکارانی یەکگرتوو لە ڕێوەڕسمەکانی ڕۆژی کرێکاردا تەحمل بکات. خۆ ئەگەر دیکتاتۆریەت و سەرکۆد ڕێگر نەبێ هەموو ساڵێک ئەم ڕۆژە بە شێوەیەکی بەرین و شکۆدار و بە بەشداری سەدان هەزار کەس دەتوانێت بەڕێوە بچێت. لە یەکەم ڕێوەڕسمی ڕۆژی جیهانی کرێکار لە ڕۆژی 11 گوڵانی ساڵی 1358 و دوای ڕووخانی ڕژیمی شادا کا بۆن و بەرامەی ئازادی سەرتاسەری وڵاتی داگرت بوو، زیاتر لە 700,000 کەس هاتنە سەر شەقامەکانی شاری تاران و ڕێزێکی شکۆداریان لەم ڕۆژە جیهانیە کرد. ئەم ساڵیش لە بارودۆخێکدا لە ڕۆژی جیهانی کرێکار نزیک دەبینەوەکە جێژنی کرێکاران لە هەمان کاتدا بۆن و بەرامەی شۆڕشی ژینایی پێوە دیارە. ئەو شۆڕشەی کە بە دروشمی ژن ژیان ئازادی لە کوردستانی شۆڕژگێڕەوە سەری هەڵدا و هەموو ئێرانی گرتەوە. ئەو شۆڕشەی کە 7 مانگی لە سەنگەری جۆراوجۆردا بەردەوامە و هیوای بە سەرکەوتن لە ناو دڵی بە میلیۆنان خەڵکی چەوساوە وستەم لێکرا و چاندووە. دوای ناوبڕێک دەگەڕینەوە لای ئێوەی خۆشەویست.
بیرۆکەی دیاریکردنی ڕۆژێک بۆ بەڕێوەبردنی جەژنی کرێکاری و بۆ چەسپاندنی 8 سەعات کاری ڕۆژانە یەکەم جار لە خەباتی کرێکارانی وڵاتی ئوسترالیا لە ساڵی 1856 زاینیدا سەری هەڵدا. بەڵام ئەوە خەباتی لێبڕاوانە و خوێناوی کرێکارانی ئەمریکا بوو کە سەرنجام ئەو ڕۆژەی وەکو ڕۆژێکی جیهانی کرێکاران بەسەر سەرمایەداران لە هەموو وڵاتێکدا سەپان. لە مانگی نوامبری ساڵی 1881دا فدراسیۆنی کار لە تێکەڵاوبوونی 6 یەکێتی کرێکاری لە ئەمریکا پێکات. ئەم فدراسیۆنە 50,000 ئەندامی لە ڕیزەکانی خۆیدا ڕێخست بوو. لە کۆنگرەی ساڵی 1884 ئەم ڕێکخراوەیەدا 8 سەعات کار لە ڕۆژە پەسەند کراو بە شوێنیدا خەباتێکی بەربڵاوی بۆ هێنانە خوارەوەی سەعاتی کاری ڕۆژانە لە 16 سەعات و 12 سەعاتەوە بۆ 8 سەعات ڕێکخست. لە ساڵی 1886 کۆبوونەوەیەک بە بەشداری نێونەرانی 25 یەکێتی کرێکاری لە ئەمریکا کە نێونەرایەتی زیاتر لە 300,000 ئەندامی کرێکاریان دەکرد خەبات بۆ 8 سەعات کاری ڕۆژانەی نایە دەستوری کارەوە و بە شوێنیدا شەپۆلێکی بەربڵاوی مانگرتنی کرێکاری شارە جیاجیەکانی ئەمریکای گرتەبەر. لا ڕۆژی ئەوەڵی مانگی مەی ساڵی 1886دا زیاتر لە 350,000 کرێکار لە شارە گەورەکانی ئەمریکا دەستیاندایە ڕێکپێوان. لە چەندین شوێن کرێکاران توانیان داخوازیەکانیان بۆ 8 سەعات کار بەسەر سەرمایەداراندا بسەپێنن. بەڵام لە شاری شیکاگۆ پۆلیس تەقەی لە خۆپیشاندانی کرێکاران کرد و لە کامدا 6 کرێکار خوێنیان ڕژایە سەر شەقامەکانی ئەو شارە و گیانیان بەخ کرد و بەدەیان کرێکاریش بریندار بوون. ئەم جنایەتە درەندانەی سەرمایەداران و دەوڵەتەکانیان کرێکارانی شیکاگۆی لە خەبات بۆ گەیشتن بە داخوازی ڕەواکانیان سارد نەکردەوە. ڕۆژی 4 مانگی مەی دەیان 1000 کرێکار لە مەیدانی سەرەکی شاری شیکاگۆ کۆبوونەوە. کۆبوونەوەکەیان لەلایەن ژمارەیەکی زۆر لە هێزەکانی پۆلیسی بەکرێگیراوی سەرمایەداران گەمارۆدرا بوو. لە ناکاو کەسێکی نەناسرا و بۆمبێکی فرێدایە ناو ڕیزەکانی پۆلیس و لە کامدا پۆلیسێک کوژرا و چەند پۆلیسێکیش بریندار بوون. فەرماندەکانی پۆلیس کە پیلانەکەیان داڕێشت بوو خۆیان بۆ درێژە پێدانی سازدا بوو. دوای ئەو ڕووداوە فەرمانی هێرشیان بۆ سەر ڕیزی کرێکاران دەرکرد و کرێکارانی خۆپیشاندەریان دایە بەر تەقا. لەم ڕۆژەدا ژمارەیەکی زۆر لە کرێکاران کوژران و بریندار بوون و بە شوێنیدا 80 کەس لە ڕێبەرانی کرێکاران بە تۆمەتی کوشتن کێشرانە دادگا. کرێکاران لە دادگای فەرمایشیدا قارەمانانە بەرگریان لە خۆیان و لە داخوازیەکانی کرێکاران کرد و تۆمەتەکانی بێبنەمای پۆلیسیان ڕەت کردەوە. بەڵام سەرنجام بێدادگای سەرمایەداران بڕیاری ئیعدامی بۆ 4 ڕێبەری کرێکارانی ئامریکایی دەرکرد و بڕیاری زیندانیکردنی درێژماوەشی بەسەر ژمارەیەک لە کرێکاراندا سەپات. بەڵێ بە شوێن ئەو ڕووداوە خوێناویەدا فدراسیۆنی کاری ئەمریکا لە کۆنگرێکدا کە لە کۆتایی ساڵی 1888 لە شاری سەن لوئیس بەڕێوەچوو بڕیاردا کە لە ڕۆژی ئەوەڵی مانگی مەیدا وەکو ڕۆژی کرێکاران ڕێوڕسمی تایبەت بەڕێوە بچێت و ئەوەڵی مانگی مەی ساڵی 1890 وەکو ڕێکەوتێک بۆ بەڕێوەچوونی ڕێوڕسمی دوایی دیاری کرد. هاوکات لەگەڵ ئەم گۆڕانکاریانە لە بزوتنەوەی کرێکاری ئەمریکادا ڕێگا بۆ پێک هاتنی ڕێکخراوێکی نێونەتەوەی کرێکاری لە ڕووی فکری و ئەمەلیەوە خۆش بوو. کۆنگرەی نێونەتەوەی سۆسیالیستیکە لە ساڵی 1889 بە بەشداری 391 نێونەر لە 20 وڵاتی دنیا لە شاری پاریس بەڕێوەچوو پشتیوانی خۆی لە بڕیاری فدراسیۆنی کاری ئەمریکا بۆ دامەزراندنی 8 سەعات کاری ڕۆژانە و مانگرتنی ئەوەڵی مانگی مەی 1890 دەربڕی. هەر لەم کۆنگرێدا بڕیارنامەیەک پەسەند کرا کە تێیدا ڕۆژی ئەوەڵی مانگی مەی وەکو ڕۆژی کرێکار و ڕۆژی هاوپشتی نێونەتەوەی کرێکاران بەڕەسمی ناسرا. لەو کاتەوە تا ئێستا کرێکاران لە سەر تاسەری جیهان ڕۆژی 1 مانگی مەی وەکو ڕۆژی جیهانی کرێکار بە شێوازی جۆرا و جۆر جەژن دەگرن و هاوپشتی و هاوچارەنووسی و هێزی خۆیان بەرامبەر بە جیهانی پڕ لە زوڵم و ستەم و چەوسانەوە نیشان دەدەن و موژدەی ڕزگاری یەکجاری بەشەریەت لە دەست نیزامی سەرمایەداری بە هەموو جیهان دەگەێنن. گوڵناز ئەگەر پێت باش بە بچین کلیپێک بینن دوای ئەمە دێنەوە بلای بینەران و باقی بابەتەکە دەخوێنینەوە. باشە ئەمیر وا بکەین لێرەدا سرودێکی کاڵەی کە بە بۆنەیەکی مەی وەختی خۆی ئامادە کراوە پێشکەش بە بینەرانێکی. زۆر باشە فەرمون بۆ بینین.
خوار موجی دریای کرکار دجی سرمایه اولیه یاد سربو بخن من شقام شارات شقی برقلای سرمایه دارات زنجیری کنی دارم سالا دبسو جادو حکمی بطالا کریم هدوین میگن همین هنکارا انسانی خلقت زفزاله همه دریارا دریاری روزی جویا یارا نکیه یارا گریم کارا این جیهان یک گریم سربین چارا روز داداش او گریم داداش او گریم سربین چارا روز داداش او گریم برهم هنری بزیوی انسان برولی تاریم چینی شورشوار سال و سجار کوتم و استام دیسان قایم در استام و استام شورشی مازنی اکتبری خیلی شورشی من بوره بادیرینی همین هنکارا انسانی خلقت زفزاله همه دریارا دریاری روزی کیه یارا کیه یارا گریم کارا این جیهان یک گریم سربین چارا روز داداش او گریم داداش او گریم سربین چارا روز داداش او گریم البصار زينم رشمتر أكام لبو رباري خم حذر أكام همو صالكي شوالي أيار هالي دبجيرم قشت سكوتي بار امپرياليزمو فرصت پرستن كپيان وابو ميجويان وستان هدوين ميگن همین هنکارا انسانی خلقت زفزاله همه دریارا دریاری روزی جویا یارا نکیه یارا گریم کارا این جیهان یک گریم سربین چارا روز داداش او گریم داداش او گریم سربین چارا روز داداش او گریم سنو نام گری لسرم مرزا سرمایه داری دین مالزا بلرزن گاشارو نکاسو یک دگری لادور آلی سوری خو پشتم بگرن و دست خنادسه براو سوسیالیم روزا ابسته هدوین میگن همین هنکارا انسانی خلقت زفزاله همه دریارا دریاری روزی جویا یارا نکیه یارا گریم کارا این جیهان یک گریم سربین چارا روز داداش او گریم داداش او گریم سربین چارا روز داداش او گریم یادێک لە چەند ڕێوڕسمی سربەخۆی کرێکاری بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار لە کوردستان.
لە ماوەی چواردەیە خەبات و خۆڕاگری خەڵکی کوردستاندا گەلێک سنەتی بە نرخ و پێشکەوتو لەم کۆمەلگایەدا جێکەوتووە. یەکێک لەو سنەتانە بەڕێوەچوونی ڕێوڕسمی ڕۆژی جیهانی کرێکار لە زۆربەی شارەکانی کوردستانە. لەو ڕێوڕسمانەدا کرێکاران هەموو ساڵێک ویست و داخوازیەکانی خۆیان لە ڕێگەی بڕیان نامەیەکەوە ڕایان گەیاندووە. لا دژی بێمافی و چەوسانەوە و ستەمی سەرمایەداران دەنگیان هەڵبڕیوە و لەسەر پێویستی دامەزراندنی ڕێکخراوی سربەخۆی کرێکاری پێیان داکردووە. لە ماوەی 3-4 ساڵی دوای ڕوخانی ڕژیمی شادا ڕژیمی ئیسلامی وردە وردە شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێرانی کە دوای ڕوخانی ڕژیمی شاش هەروە بۆ شوێنگرتنی ئامانجەکانی بەردەوام بوو لە مەیدانە جۆرە و جۆرە کۆمەڵایەتیەکاندا تووشی شکست کرد. بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی خوێندکاران و بزوتنەوەی کوردستان کە لە بەچۆکداهێنانی ڕژیمی شادا دەورێکی چارە نووسازیان گێڕابوو یەکێک لە دوای یەک کەوتنە بەر هێرشی وحشیانە و ڕێکخراوی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و تەنیا لە مەیدانی بزوتنەوەی کوردستاندا بوو کە خۆڕاگری درێژەی پەیدا کرد. بەم مەبەستە سەرکوتکردنی ئەم خۆڕاگریە کۆماری ئیسلامیش کەش و هەوای کوردستانی بە توندی ملیتاریزە کرد. دوجار کە شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراقیش کێشرایە کوردستان ئەم کەش و هەوا جەنگە دیسانیش تۆنتر بووەوە. بەڵام بەم حاڵەشەوە کرێکارانی کوردستان لە بەڕێوەبردننی ڕێوڕسمی ڕۆژی جیهانی کرێکار خۆیان غافڵ نەبوو. بەڵێ لێرەدا دەتوانین ئاماژە بە چەند نمونەیەک بکەین. یەکێک لەم نمونانە کە لە کەشوهەوایەکی جەنگیدا لە ئاستێکی بەرتەسک بەڵام تێکۆشەرانە و جەسوورانە بەڕێوەچوو کە هەرگیز لەبیر ناچێتەوە لە شاری مەهابات بوو. هەوڵی کرێکارانی پێشڕەوی مەهابات بۆ بەڕێوەبردننی ڕۆژی جیهانی کرێکار لە ساڵی 1362 لە کاتێکدا کە سەرکوتوو خەفەقان و شەڕ بەلووتکەی خۆی گەشت بوو حرەکەتێکی ڕەچەشکێنانە بەم هەینە بوو. ئەم حرەکەتە دەورێکی گرنگی لە زیند و ڕاگررتنی ئەم سنەتە کرێکاریانە دەنوات. نمونەیەکی تر لە ڕێوڕسمەکانی شکۆداری ڕۆژی جیهانی کرێکار بەڕێوەچوونی ئەم ڕۆژە لە ساڵی 1366 لە شاری سنەیە. لەم ساڵەدا باوەکو کۆماری ئیسلامی گەلێک پێشتر خۆی بۆ بەرەوڕووبوونەوە لەگەڵ حرەکەتی کرێکاران ئامادەکرد بوو هەراهوریایەکی تەبلیغاتی جەنگی زۆری خستبۆڕێ کارگا و شوێنە کرێکاریەکانی گەماڕۆدا بوو. پێشتر ڕایگەیان بوو کە ڕێگان نادات هیچ ڕێوڕسمێکی سربەخۆ بەڕێوە بچێت. سەرڕای هەمووی ئەمانە ئەم ڕێوڕسمانە بەڕێوە چوون. ڕۆژێک پێش لای 1 مەی کرێکاران و زەحمەتکێشانی شاری سنات دەست بەکار بوون. بانگەوازەکانی ڕۆژی جیهانی کرێکاریان بە شێوەیەکی بەربڵاو لە گەڕەکە کرێکارنشینەکان بڵاو کردەوە. سەرنجام لە کامی ئەم هەوڵانەدا چەند ڕێوڕسم لە پاساژی عزەتی، کارخانەی پوشاک، کارخانەی شاهۆ لە ناو کرێکارانی قەناد و بنەماڵەکانیاندا بەڕێوەچوو. لە ڕێوڕسمی پاساژی عزەتیدا زیاتر لە 2000 ژن و پیا و بەشداریان کرد. نمونەیەکی دیکەی ڕێوڕسمی شکۆدار کە لە مێژووی خەباتی کرێکارانی ئێراندا جێگا و شوێنێکی تایبەتی بۆ خۆی تۆمار کردووە بەڕێوچوونی ڕێوڕسمی ڕۆژی جیهانی کرێکار ساڵی 1368 لە شاری سنە بوو. لەم ڕۆژەدا ژمارەیەکی بەرین لە کرێکاران لە ساڵۆنی وەرزشی تەختی کۆبوونەوە. ڕێوڕسمەکە بە سرودی ئەنتەرناسیۆناڵ دەستی پێکرد و با وتەکانی پرشۆر و ئاورینی کرێکاری کۆمۆنیستی گیانبەخکردو جەماڵ چراغوەیسی درێژەی پەیدا کرد. کرێکاری گیانبەخکردو جەماڵ چراغوەیسی لە سۆڕانیە تێر و تەسەلەکەی خۆیدا جگەل لە باسکردن لە بارودۆخی دژواری ژیانی کرێکاران و زەحمەتکێشان لەسەر پێویستی یەکگرتووی چینی کرێکار و پێکهاتنی ڕێکخراوە کرێکاریەکان تاکیدی کرد. دیمەنەکانی شکۆداری ڕێوڕسمی ڕۆژی جیهانی کرێکاری ساڵی 1368 شاری سنە هەرگیز لەبیر ناچێتەوە. دوای ئەو ڕۆژە بوو کە ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی جەماڵی چراغوەیستی دەستگیر کرد و دوای ئەشکەنجەدانی بە تاوانی پشتیوانی لە هاوچینەکانی ئێعدام کرد. ڕێوڕسمەکانی ڕۆژی جیهانی کرێکار لە ساڵی دواتریشدا بەردەوام درێژەیان بوو و هەموو ساڵێک ئەزمونێکی نوێ بە ئەزمونەکانی پێشووی چینی کرێکار زیاتی کردووە. ڕێوڕسمی سربەخۆی ڕۆژی جیهانی کرێکار لە شاری سەقز لە ساڵی 1383 لە بارودۆخێکدا بەڕێوەچوو کە بزوتنەوەی کرێکاری ئێران گەشەیەکی بەرچاو بەخۆیەوە دیت بوو. ڕێوڕسمی ئاشکرا و جەماوەری کرێکارانی شاری سەقز چاو لە چاوی دوژمن و بوێرانە و بە وتەکانی هاندەری کرێکاری پێشڕە و مەحموود ساڵحی لە نەوعی خۆیدا ڕچەشکێن بوو.
لەم کاتە بەدووە سەرەڕای توندبوونەوەی زەختی پۆلیسی، سەرەڕای ترساندن و دەستبەسەرکردن و ئەشکەنجەی کرێکارانی پێشڕە و هەڵسوڕاوانی کرێکاری، کرێکاران لە نەبەردێکی چینایەتیدا کە دەستیاندا بووە بڕوا بە خۆیەکی زۆرتریان بەدەستهێنا. لەم ساڵە بەدووە کرێکاران هەموو ساڵێک بە شۆڕ و شەوقەوە بەرەو پیری ڕۆژی جیهانی خۆیان چوون و بە بەڕێوەبردننی ئاشکرای ڕێوڕسمەکانیان لە مافی خۆیان بۆ کۆبوونەوە و دەربڕینی ویست و داخوازیەکانیان بەرگیریان کرد و ئاڵای خەباتی سربەخۆی کرێکارانیان هەڵداوە. بەڵێ بەپێی سونەت لە ڕێوڕسمەکانی ڕۆژی جیهانی کرێکاردا لە کوردستان جگە لە کرێکاران توێژەکانی دیکەی کۆمەڵگاش بەشداری تێدا دەکەن. ئەم سونەتگە لەو هەبوونی هەڵسوڕاوان و کرێکارانی پێشڕە و ئەو هیوایمان تێدا بەهێستر دەکات کە ئەم ساڵیش سەرەڕای هەر کەند و کۆسپێک کە بیخەنە سەر ڕێگای کرێکاران، کۆمەڵی کرێکاران بەڕێوەبردنی ڕێوڕسمەکانی خۆیان لەم ڕۆژە مێژوویەدا لەبیر نابنەوە و بە هەموو هێز و توانای خۆیان ڕێوڕسمی ڕۆژی جیهانی خۆیان بەرپا دەکەن. ناوبڕێک ببینن لەگەڵ گوڵناس دێنەوە خزم. خەباتی بەردەوامی چینی کرێکار لە ئێران دوای ساڵها مقاومەت سەرنجام کۆماری ئیسلامی ناچار کرد کە ڕۆژی ئەوەڵی مانگی مەی وەکو ڕۆژی کرێکار بەڕسمی بناسێ. دوا بە دوای بەڕسمی ناسینی ئەم ڕۆژە هەوڵدان بۆ کردنی بە ڕۆژێکی تعتیلی ڕسمی دەستی پێکرد. خەباتی کرێکاران هەنگاو بە هەنگاو ڕژیمی ناچار بە پاشەکشە کرد تا جێگایە کە کۆماری ئیسلامی تعتیلبوونی ئەو ڕۆژەشی سلمان. هەنگاوی دوایی بەڕسمی ناسینی مافی کرێکاران لە بەڕێوەبردنی ڕێوڕسمی سربەخۆی خۆیان لەم ڕۆژەدا بوو. هەوڵی کرێکارانی پێشڕە و بۆ بە ئاکامگەاندنی خەباتێک کە لەم مەیدانەدا بۆ ئازادبوونی بەڕێوەبردنی ڕێوڕسمی سربەخۆی کرێکاری دەستی پێکرد بوو تا بە ئەمڕۆژ هەر درێژەی هەیە. ڕژیم بۆ ئەوەی کە بتوانێت ڕێوڕسم و کۆبوونەوەکانی ئەم ڕۆژە لە ناوەرۆکی چینایەتی خۆی بەتاڵ بکات، لە هەوڵێکی فریوکارانەدا لە جیاتی ڕۆژی کرێکار حوتوی کرێکاری دیاری کردووە. بەپێی ئەم سیاسەتە فێڵبازانەیە حوتوی کرێکار هەموو ساڵێک حوتویەک پێش ڕۆژی ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار دەست پێ دەکات و لەم ڕۆژەدا کۆتایی پێدێت. لە ماوەی 6 ڕۆژدا لە ڕێگەی ئامرازە دەوڵەتیەکانی بۆ بەڕێوەبردننی ڕێوڕسمی دڵخوازی دەوڵەت و خاوەنکاران ئامادەکاری دەکرێت. لە ڕۆژی حوتمدا و لە کاتێکدا کە ئیتر هیچ نیشانەیەک لە خەباتکاری لە ناڕزایەتی دەربڕین لە پێشکەوتوخوازی بە مناسبەتێکەوە نامێنێتەوە، ئەو جارە ڕێوڕسمی فەرمایشی دەوڵەت بەڕێوە دەچێت. خانەی کارگەری کۆماری ئیسلامی ساڵهایە بەرپرسی بەڕێوەبردنی ئەم شانۆگەریەیە. خانەی کارگەر بەپێی ئەم ڕاستپاردەیە هەموو ساڵێک حوتوێک پێشتر دەچێتە پێشوازی ئەم ڕۆژەوە. بۆ هەر کام لە ڕۆژەکانی ئەم حوتویە ناوێکی دیاری دەکرێت کە نیشانی دەدات بەپێی ئەم ناوە چه کارگەلێک دەکەوێتە دەستوری کاریانەوە. بەڵێ ڕۆژی یەکەم بە ڕۆژی نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئامانجەکانی خومەینی ناودێرکراوە. بەرنامەی سەرەکی ئەم ڕۆژە لە تاران ئەوەیە کە کرێکاران بچنە سەر قەبری خومەینی و لە شارەکانی دیکەش بچنە چاوپێکەوتنی ئیمام جومعەکان. ڕۆژی دووهەم وەکو ڕۆژی کرێکاری ژن ناو لێ دەبردرێت. ڕۆژی جیهانی کرێکار کە نیشانەی هاوپشتی چینی کرێکار سربەخۆ لە ڕنگ و جنس و ڕەگەز و نەتەوەیە لە پرۆژەی ڕۆژی کرێکاری کۆماری ئیسلامیدا دەبێتە ئامرازێک بۆ دووبەرەکینانەوە. ناوەڕۆکی بەرنامەکانی ئەم ڕۆژەش لەلایەن دەفتەری کاروباری ژنانی نیهادی سەرۆک کۆماری کە لە زومرەی دژبەژنترین ناوەندەکانی ڕژیمە دیاری دەکرێت. ڕۆژی سێهەم ڕۆژی خزمەتکردن بە یاسای کارە. لەم ڕۆژەدا بە ناو نێونەرانی کرێکاران و خاوەنکاران کۆبوونەوەی هاوبەش بەڕێوە دەبەن و هەردوو لایەن بەڵێنی خۆیان بۆ پابندبوون بە یاسای کاری دژ بە کرێکار دووپات دەکەنەوە. هەر بەم بۆنەوە میداڵی خزمەت دەدرێت بە کرێکاران و خاوەنکارانی بەناو نمونە. ڕۆژی چوارەم ڕۆژی پەیمان نوێکردنەوە لەگەڵ ویلایەتی خامنەییە. لەم ڕۆژەدا بەناو نێونەرانی کرێکاران لە تاران دەچنە دیداری خامنەیی و لە شارەکانی چاویان با نێونەری ویلایەتی فەقێ دەکەوێت. ڕۆژی پێنجەم ڕۆژی کرێکارانی لاو و پەیمانیە. لەم ڕۆژەدا بڕیارە قراردادەکانی کاتی و سپیمزا کە ئەمنیەتی پیشەییان لە کرێکاران هەڵگرتووە وەکو یەکێک لە دەستکەوتەکانی کرێکاران بە پیرۆز دەناسرێت.
ڕۆژی شەشەم بە ڕۆژی کرێکاران و معنەویەت ناودێر کراوە. لەم ڕۆژەدا کرێکاران دەچنە مزگەوتەکان و بە شێوەی بەرنامە بۆ داڕێژرا و عیبادەت دەکەن. دوای 6 ڕۆژ بێنەوە و بەرەی لەم چەشنە سەرنجام ئەگەینە ڕۆژی جیهانی کرێکار. لەم ڕۆژەشدا نێونەرانی خانەی کاریگەر و بەرپرسانی دەوڵەتی وەکو فەرمانداران و نێونەرانی مەجلیسی ئیسلامی لە کۆبوونەوەی کرێکاراندا سوخەنڕانی دەکەن. لە دوای ئەو ڕێوڕسمە دەستکردا کرێکاران بە پێی بەرنمەیەکی لە پێشەوە داڕێژرا و دەچنە دیداری بنەماڵەی کوژراوەکانی شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق. بەرامبەر بەم شانۆ گەریە گاڵتە جارانە کە کرێکارانی پێشڕە و سەرڕای هەر گوشار و هەڕەشەیەک کە بەسەریانەوەیە هەموو ساڵێک هەوڵ دەدەن ڕێوڕسمی سربەخۆی خۆیان بەڕێوە برن و لەم ڕێگایدا ئامادەن بچنە زیندان و بە پێشوازی هەر مەترسیەکە بچن. ناوبڕێک ببینین لەگەڵ گوڵناس دێنەوە خزمەتە. بەڵێ بینەرانی عزیز لە بەشی کۆتایی بەرنامەم هەفتەیەمان شعرێکمان بۆ هاتووە لەلایەن هاوڕێ محەممەد خادری کە بەبوونەی ئەم ڕۆژانەدا نووسراوە.
وسێتی بە بۆنەی یەکی ئەیا ڕۆژی جیهانی چینی کرێکار لە شۆڕشی ژینادا. من دەزانم بەسەرهاتی خۆشەویستی و عەشقی ئێمە بەم ڕێباز و ئامانج و ڕێگایە بۆتە داستانێکی مێژوو کرد بۆ نەسلی ئەمڕۆ و نەوەکانی داهاتوو. سەرچاوەی جەسارەت و بەڵێن و خۆشەویستیە هەرچەند ئەم داستان و بەسەرهاتی عشقی ئێمە پڕ لە ڕەنج و ئازار و فرمێسک و خەون و خەیاڵ و خەم، کوشتن و بڕین و برسێتی و هەژاری و چەوسانەوە و ماتەم. بەڵام ئەم ڕێباز و ئامانج و ڕێگا و عەشقە پاک و بێگەردە میراتی خوێنی گەش و سووری هاوڕێیانی نەمرمانە. بەرهەمی ڕەنج و ئازار و ئارەقەی ناوچاوانی کرێکاران و هەژاران و بەشمێنەتان و ستەملێکراوانە. خەرمانەی خەم و ڕەنج و ئازار و خەون و خەیاڵی دایکان و ئازیزانی جگەرسوتا و باوکانی پشکا و خۆڕاگر و ڕاوەستاوە. ڕێبوارانی ئاشقانی لەخۆبردوو و فیداکاری ئەم ڕێباز و ئامانج و عەشقە پاک و بێگەردە لەم شۆڕشەی ژەن ژیان ئازادیدا قۆڵی همەتی لێ هەڵکرد ئازایانە لە کوردستانی سەربەرز و مەکۆی شۆڕشی ئێرانەوە چەخماخەی ئەم شۆڕشەی ژینایان داگیرساند. هەموو کرێکاران و هەژاران و ئازادی خوازانیان دڵنیا کرد ڕۆژێک دادێ برینی بە سۆپڕ ئازاری خەمەکانمان قەتماغە بکەن و ساڕێژ ببن. خەون و خەیاڵ و ئاواتی لە مێژینەی نەمرانمان ببنە چیرۆکی خۆشەویستی و سەرفەرازی. فرمێسکی دایکان و ئازیزانی جگەرسوتاومان دەبن بە بارانی پەڵەی بەهارێ و هەموو دەشت و مەزرا وشک و هەڵپڕووکاوەکان ئیتر ئاو دەکەن سەوزایی و گوڵ و گیا دەبوژێنەوە. نەمامی ڕەنج و ئازار و چەوسانەوە و هەژاریمان گەزگەز باڵا دەکەن بەردەگرن. بەرهەم و میوەی شیرینی ئەو ڕەنج و ئازار و مەینەتە تاڵی و سوێری هەژاری و برسێتی و نەداری، شەڕ و ماڵوێرانی و ئاوارەیی و کوشتن و بڕین لەناو دەبن ئاسوودەیی و خۆشگوزەرانی و یەکسانی و خۆشەویستی و سەربەستی باڵ بەسەر هەموو کۆمەلگادا دەکێشێت. بەڵێ ئەی هاوڕێیانی تێگەشت و پێگەشتووی نەسلی ئەمڕۆ و نەوەی داهاتوو، دەزانن ئێوە درێژە دەر و سەوداسەری چ ڕێگا و ڕێباز و ئامانجێکن؟ دەزانن ئێوە ڕێبواران و ئاشقانی لە خۆبردووی جەژوانی چ عەشقێکی پاک و بێگەردن؟ دەزانن ئێوە یارانی وەفادار و تۆڵە ئەستێنی چ خوێنهایەکی بەناحەق ڕژاوی مرۆڤگەلێکی جەسوور و لە خۆبردوو وشیار و خەباتکارێکن؟ دەزانن ئێوە هەڵگر و پارێزەر و پەرەپێدەری کۆمەڵێک ئوسوول و پرەنسیب و ئەخلاقی ئینسانی و شۆڕشگێڕانەی ناو کوورەی خەباتی کۆمەڵن؟ دەبا قۆڵی همەتی لێ هەڵکەین بەڵێن بدەین لە ڕۆژی یەکی ئەیاردا پەیمان تازەکەینەوە، ئاشقانی ڕاستەقینەی ئەو عەشق پاک و بێگەردە بین، ڕێبوارانی وەفادار و کۆڵنەدەری ئەو ڕێگا و ڕێبازە بین. پیرۆز بێت یەکی ئەیار ڕۆژی جیهانی چینی کرێکار. سڵاو لە گیانی پاکی وەفادارانی ئەو ڕێگایە. زۆر سپاس بۆ هاوڕێ محەممەد قادری بۆ ئەم نووسراوە جوانەی کە بەم بۆنەوە بۆ بەرنامەی ئێمە و بینەرانی نارد. سپاسێکی دیبارە بۆ هاوڕێ محەممەد. لەبەر بەیانی یەکی ئایارە فو باشەی پوری کومندا کرا تا کارگەرانی جیان سەرەسەر هەستێ و ڕامەڵێ نەکباتی یەکسەر بە یادی بەرزی کومۆنارەکەن کە هەڵیان هێنا ئاڵای شۆڕشمان بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکەتی. در سحرگاه اول مه شیپور کمون دمیده شد تا کارگران سراسر جهان به پا خیزند با امید به برچیدن نهایی نکبت این جهان جور. با یاد گرامی کموناردها، آنان که برافراشتند پرچم انقلاب. سحرگاه است، سحرگاه اول مه
جشن اتحاد کارگران. لەگەڵ ریزی خۆ هەنگاو هەڵێنا ئێمە وەکێوان بتەوەستاوین وەکو خیانوس لە یەک ئاڵاوین ئێمە پەروەردەی ڕەنج و سەخلەتین عاشقی بەهاری دوولامەی از صف جدا مشو، از راه نمان، همراه صفوف طبقات گام بردار. ما استوار ایستاده ایم همچون صخره، به هم مرتبط به سان آبهای اقیانوس‌ها، عاشق به بهار شادی بخش عاری از مهنت. سحرگاه است، سحرگاه اول مه، جشن اتحاد کارگران. مێژووی پسپۆڕی هەڵا نەکردو ئەڵێ سەرنجام ئێمەین سەرکەوتو دڵت بسپێرا بە موژدەی مێژوو بڕۆین بەرەو پێش بڕۆین بەرەو پێش بەری بەیانە بەیانی پیروزی از آن ماست، این حکم تاریخ خطا ناپذیر است. به مژده تاریخ دل بسپار، به پیش گام بردار، به پیش میتازیم تا دشمنان آزادی و شادی را زیر گام های سنگین من له کنیم، خرد کنیم. سحرگاه است، سحرگاه اول مه، جشن اتحاد کارگران. لەژێر پرشنگی زێڕینی خۆرا ڕەنگێکی تازەی گرتووە ئاسمان ڕەنگی گێڕاگێر ڕەنگی یەرخەوان خوێنی ڕژاوی کومۆنارەکان بەرەو پێشەچین تا دوژمنانی ئازادی و شادی لەژێر پێمانە وردورد ئەهاڕین بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکەتی چینی کرێکار بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکەتی چینی کرێکار. بەڵێ بینەرانی ئازیز هەر لێرەوە داوای لێبوردن دەکەین لەو کەسانی کە نامە و دیارە لە کوردستانیش دایکێکی گیانبەخت کردومان بۆیان نردوین کە یادێکی لێ بکەین. بەڵام داوای لێبوردن دەکەین چون بەرنامەی هەفتەیەمان تایبەت بوو بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار. لە هەفتەی داهاتوودا حتمما ئەم یادانە دەکەین لەو دایکانەی خۆراگر و یادێکیش دەکەین لەو دایکە خۆشەویستەمان کە گیانی ئازیزی بەخت کردووە. بەم جۆرەش گوڵناس هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران. زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون، چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕاوبۆچوونەکانتان باس بن. بەڵێ لەلای منیشەوە زۆر سپاستانەکەم کە تا کۆتایی لەگەڵمان بوون. ماڵاوە.